وەک ئەنجامەکانی هەڵبژاردنە بەرایەکانی سەرۆکایەتی ئەمریکا نیشانی دەدەن دەشێت بۆ هەڵبژاردننی گشتی هێلەری کلنتن و دۆناڵد ترامپ بمێننەوە، بەڵام هێشتاش دەنگدەرانی ئەمریکایی جیاوازیەکی قوڵ هەیە لە ناویاندا سەبارەت بەوەی کامیان باشترە وەک سەرۆکی داهاتووی ئەمریکا. ئەم هەڵبژاردنە بەراییانەش سەرکەوتنێکی تر بوو بۆ دۆناڵد ترامپ لە ستانەکانی فلۆریدا، نۆرت کارۆلاینا و ئیلینۆیس. پێم وایە سەرکەوتنێکی گەورە بەدەست دەهێنین و لەوەش گرنگتر دەست دەکەینەوە بە سەرکەوتن و ئەم وڵاتە دەست دەکاتەوە بە سەرکەوتن. هەر ئەم سەرکەوتنی ملیاردەر ترامپ بووە هۆکاری ئەوەی مارکۆ ڕۆبیۆ لە پێشبڕکێکان بۆ کۆشکی سپی بکشێتەوە، بەڵام ئاگاهیش دەدات. ئەمریکا پێویستی بە بزوتنەوەیکی چالاکی کۆنەپارێزان هەیە، بەڵام ئەوەی لەسەر بنچینەی بیرۆکەکان پێک دەهێنرێت، نەک ترس و تووڕەیی و نەک نوێشکردن لەسەر شکستی خەڵک. بۆ دیموکراتەکانیش هێلەری کلنتن لە ستانەکانی فلۆریدا و نۆرت کارۆلاینا و ئۆهایۆ توانی دەنگێکی زیاتری نوێنەران بۆ خۆی ببات. ئەگەر ئێمە بە نەرمی خۆشەویستیەوە نەک بە شەڕانگێزی و توندیەوە سەر و سەودا لەگەڵ یەکدا بکەین، ئەوە هیچ شتێک نامێنێت پێی نەگەین. ئەم سەرکەوتنانەی هێلەری نەبوو نەمای کشانەوەی بەرنی ساندەرس. ئەم هەڵمەتانە باش دەچن بەڕێوە چونکە گوێ لەگەلی ئەمریکا دەگرین، نەک هەر تەنها ئەو دۆڵەمەندانەی بەشداری داراییان کردووە لەم هەڵمەتانەدا. ئەنجامەکانی هەڵبژاردنە بەراییەکان وها نیشان دەدەن هێلەری و ترامپ بمێننەوە بۆ هەڵبژاردنە گشتیەکەی مانگی یازدەی سەرۆکایەتی، بەڵام چاودێر دەڵێن بۆ ترامپ ئاسان نییە تا بتوانێت کۆماریەکان یەک بخات. ئەگەر دەستەبژێری کۆمارەکان بگەنە ئەوەی دەبێتە کاندیدیان، ئەوە لەگەڵیدا دەمێننەوە، بەڵام پرۆسەیەکی زۆر سەختیش دەبێت بۆ کۆمارەکان. ڕایکی تریش هەیە دەڵێت هێلەری کلنتن دەبێتە مایی هاوڕایی کۆماریەکان بۆ ترامپ. زۆرێک لە کۆماریەکان پشتیوانی لە ترامپ دەکەن، لە خۆشەویستیان نییە پشتیوانی لێ دەکەن، بەڵکو هیلەریان ناوێت. لەبەر ئەوە هیلەری تەنها کەسێکە بتوانێت ئەگەر بۆ کاتێکی بێت کۆماریەکان یەک بخات. هەندێک لە دەنگدەرانیش وەک دەگوترێت دەرفەتیان هەیە تا کاتی کۆنگرەی کۆماریەکان بیر بکەنەوە. دەنگدەران کاتیان دەوێت تا بەڕاستی بیر بکەنەوە لەوەی ئایا دەیانەوێت دەنگ بە دۆناڵد ترامپ بدەن و ببێتە سەرۆک، کاتێ ئەگەر وەک کاندیدی کۆماریەکان دەستنیشانکرا کە دەشێت بچێتە کۆشکی سپی. ئێستاش ژمارەیەکی زۆری ئەمریکیەکان لەمە نیگەرانن. دەنگدەریش هەن لە ترامپ و لە هەڵمەتەکەشی بێزارن. ترامپ لێبووکەکی گەورە و پیاوێکی زیرەکیش نییە. هێلەری بێ هیچ چەند و چۆنێک ڕووناکبیرە، دیپلۆماتە، لە پەیوەندە نێونەتەوەیەکان تێدەگات و وێنای وڵاتەکەمان ناشیرن ناکات. هاوکاتی پێشبڕکێکان بۆ کۆشی سپی سەرۆک ئۆباما وێڕای ناڕەزایی کۆماریەکان دادوەر مێرک گارلاند دەستنیشانی کردووە بۆ ئەندامەتی دادگای باڵای ئەمریکا لە جێگای دادوەر ئەنتۆنین سکالیا کە مانگی ڕابردوو مرد. جێگرتنەوەی ئەم دادوەرە بۆ مایی مشتومڕی سیاسی کۆماریەکان و دیموکراتەکان لە کۆنگرێس و لە هەڵمەتەکانی هەڵبژاردنیشدا. ئێستاش چاودێر چاوەڕوانی وتارەکەی ڕۆژی دووشەمەی دۆناڵد ترامپن کە دەڵێ وتارێکی گەورە دەبێت و دەشڵێ ئیتر پێویست ناکە کۆماریەکان وتوێژی تەنبەتەن بکەن و چیدی بەشداری ئەو وتوێژانە ناکات. جۆن کاسێج دەڵێت ئەگەر ترامپ بەشداری نەکە ئەوە ئەمیش نایکە، بەڵام تێد کروز داوا لە کۆماریەکان دەکات تا فشار بخەنە سەر ترامپ بۆ بەشداریکردن.